قەیران و ئاڵۆزی نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکا لە کەنداوی فارزا بەردەوامە و لێرە لە واشنگتن پەنتاگۆن پلانێکی بۆ ناردنی هێزی زیاتری سەربازی بۆ کەنداوی فارس خستۆتە بەردەم کۆشکی سپی. کورد کۆنەکشن بۆ باسکردنی ئەگەر و نەگەرەکانی شەڕ لە کەنداوی فارزا میوانداری ئارش ساڵح دەکات. ئارش نوێنەری حزبی دیموکراتی کوردستانی ئێرانە لە واشنگتن. کاگارش سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت لێرە و خۆشت ئاگاداری قسە و باز لەسەر ئەگەر و نەگەری شەڕ زۆرە ئێستا لە کەنداوی فارزیا خورد شەڕێک لە نێوان ئەمریکا و ئێراندا و دیدێکی تریش هەیە کە دەڵێن ڕەنگە شەڕ ڕوو نەدات. تۆ پێت وایە لە دوای ئەم داواکاری پەنتاگۆن بۆ زیادکردنی هێزەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست با بڵێن ئەگەری دروستبوونی شەڕ زیاتر ببێت؟ بنسبت مەسئلەی شەڕەوە کە ئایا ڕوودەدات یا ئایا ڕوونادات بە باوەڕی من هیچ کەس ناتوانێت وەڵامیە و پرسیار بداتەوە تەنانەت خودی کار بەدەستانی ئەمریکا و ئێرانیش لەبەرەوەی لە ڕاستیدا وەکو جەنابەت لە پرسیارەکەتە باست کرد ئەگەری شەڕە کە هەندێک جار لەبەر هەندێک هۆکار بەرز دەبێتەوە هەندێک جار نزم دەبێتەوە ئەوەش بە ڕۆژانە لەم قەیرانەدا دەگۆڕێ گۆڕانی بەسەردادێت بۆ وێنە چەند ڕۆژ لەمە و پێش ئەو ئەگەر زۆرتر بوو کەم بووە بەڵام ئێستا لەگەڵ ئەو باسانەی کە بە ئیستیلاح باسی ئەوە دەکەن کە پێنتاگۆن باسی کردووەکە بە ئیستیلاح تەرحیداوە بۆەوەی کە سەربازی زۆرتر بنێرێ بۆ ڕۆژهەڵاتی ناوین ئەو ئەگەرە دیسان بەرزتر بۆتەوە بۆیە لە ڕاستیدا ئێمە ناتوانین ئێستا بە قەرارێکی قەتعی بە بڕیارێک بڵین کە ئەرێ حتمما شەڕ دەبێت یا حتمما شەڕ نابێت. بۆیە لە ڕاستیدا بە باوەڕی من ئێمە لەگەڵ ئەگەرێکی شەڕ ڕووبەڕووین کە بە سەر و خوار دەکات. بەڵام لە ڕاستیدا کێشەکە ئەوەیە کە لە خودی ئیدارەی ترامپدا بۆچوونی جیاواز هەیە لە خودی ئەمریکادا بۆچوونی جیاواز هەیەەوە ئەو بۆچوونە جیاوازنە لە ڕاستیدا کاریگەری وەردەگرن لەسەر شێوازی هەڵسوکەوت ئێران لە ناوچەکەوایە چۆن هەڵسوکەوت دەکاتەوانە هەمووی کاریگەری دەکاتە سەر شێوازی بڕیاردانیش لێرە. بەڵێ کاگارش با بڵین زۆرێک لە کاربەدەستان دەڵێن ئەمریکا با بڵین شەڕی ناوێ هەروە ئێرانی شەڕی داوێ و باز لەوە ئەکەن کە لێرە لە واشنگتن جان بۆڵتنە کە شەڕی ئەوێ. بەڕای تۆ جان بۆڵتن ئەتوانێت کار بکاتە سەر سەرۆک ترامپ بۆ ئەنجامدانی شەڕێک؟ بە باوەڕی منی من ناتوانین بڵین کە فڵانە کەس شەڕی دەوێت یان نایەوێت ئەوە لە ڕاستیدا پێویستی بەوە هەیە کە تۆ دەستت بگات بە دایرەیەکی زۆر بە ئیستیلاح نزیک لەو کەسە زۆر لەگەڵی نزیک بیت و بتوانێت لە هەست و نستی خۆی بۆت بدوێ. بۆیە لە ڕاستیدا ناتوانین بڵ ئەو شتە بڵین. بەڵام من دەتوانم ئاماژە بە یەک شت بکەم و ئەویش ئەوەیە کە ئێستا لەم دەوڵەتەی ئێستای ترامپدا هەندێک لایەن کە پێشتر لە ئاکامی دەوڵەتەکانی ئۆباما و دەوڵەتەکانی پێشتر هێدی لاواز بوون لە ڕاستیدا دەسەڵاتی ئەمریکا هەندێک لایەن کە باوەڕیان بەوە هەیە کە ئەمریکا دەبێت ڕۆڵی لە ناوچەکەوە ڕۆڵی لە دنیادا ڕۆڵێکی زیاتر بێت باوەڕیان بە هێژمۆنی ئەمریکا هەیە ئەوان لاواز بوون. بەڵام بە پێشەوانە لە سەردەمی دەوڵەتی ئۆبامادا بیرۆ بووچنێک هاتبوو ئاراوە کە پێشتر وەکو leading from behind باسی دەکراکە ئێمە لە پشتەوە دەبێ ڕێبەرایەتی جیهان بگرینە ئەستۆ ئەوە وای کردبوو کە هێدی ئەمریکا بەرەو ئاستێکی ئایزۆلیشنیزم بچێت هێدی پاشەکشە بکات لە شتەکانی دنیا. بەڵام ئەو ئاراستەیە کە زیاتر ئاراستەیەکە کە دەتوانین بڵین لە تی پارتیە بەدی دەکرێتەوانە ئەو ئاراستەیە ئێستا احتیمالی هەیە ینی زۆر باشتر دێتە بەچاوکە لەلایەن پۆمپێۆ و بۆڵتنەوە نوێنەرایەتی دەکرێت لێرە ئەوانە هەڵ دەدەن کە لە ڕاستیدا حزوری ئەمریکا لە دنیادا لە ئاڵگۆڕەکانی دنیادا بەتایبەت لە ناوچە زۆرتر بێت. بەڵێ کاک ئارێژ کۆماری ئیسلامی ئێران سوورە لەسەر ئەوەی بە هەموو شێوەیەک دەتوانێت ڕوبەڕووی ئەمریکا بێتەوە گەر شەڕێک ڕوو بدات. باشە بە لە بەرچاوگرتنی ئەو هەموو ساڵی کە سزای ئابووری لەسەر کۆماری ئیسلامی ئێران بووە تۆ پێت وایە لە ڕاستیە کۆماری ئیسلامی ئێران توانای ئەوەی هەبێ شەڕێک بکە لەگەڵ ئەمریکا یاخود چی لە ناوچەکە دەخڵقێ دەگەر شەڕێک ڕوو بدات؟ بە باوەڕی من ئەگەر شەڕێک لە ڕوو بدات دیارە ئەگەر شەوێکی شەڕێکی تەواو عیار بێتە ئاراوەکو و شەڕێکی کلاسیکی کۆماری ئیسلامی بەرگێ ئەمریکا ناگرێت بە هیچ شێوازێک تەکنۆلۆژی شەڕ نازانم ئەو ئەزمونونەکە ئەمریکا هەیەتی ئەو شتانە بەرچاوە کە بە هیچ شێوازێک کۆماری ئیسلامی ناتوانێت بەرگەی ئێران بگرێت ئەو سەلاحانەی کە ئەمریکا هەیەتی ئەو پێشکەوتنەی کە ئەمریکا هەیەتی لەگەڵەوەی کە ئێران هەیە بە هیچ شێوازێک براورد ناکرێت و بۆیە بە باوەڕی من ئێران توانایەوەی نییە. بەڵام
ئێوەی کە ئێران ئەیەوێت نەشەڕ ناوتوێژ لە کاتی ئێستادا. بەڵێ ئارش ساڵح زۆر سپاس دەکەیت بۆم دەرفەتە کاتمان هەرەوەندە بوو سپاس.